باش تماشاوان گلک جاردن بو برنامه مایی که خلی بخیر بین بگمان تارمه روجی لسر پارلمان کردستان و به دیودا چون بو دهات وزارت سامان سروشتی که به ناو نشان تارمه ایرویه و گوت زانین دمک ل پارلمان کردستانی چند روزکن به چری بخورتی گوت بیش لسر پروژه اسه بودجه سال هرما کردستان تتکرن هر وها ابدا دهات هرما کردستان به همو جدرین دهاتی و گلو اف دهات چواهات نو که مقاسین نو دهات انده تشتی کوم دخازین ایرود چارچوبی برنامه ده بحث بکنه و کو وزیر دارایی حکومت هرما کردستان با طالبانی را گهاند نوا پارلمانی ده بگمند برسوای کش پرسن پارلمانتران کو گلو دهات وزارت سامان سروشتی حکومت هرما کردستان چند او چواته اوی گوتی کو او هایداری دهات وزارت سامان سروشتی به تو اویکنی نزانه دهات وزارت سامان سروشتی لکیوته او چند هر وها ایکش اندام پارلمان کردستان دانا سعید صوفی کو پارلمانتری لیست کردستانی لپارلمان کردستان او جیرات گینه که قبول نکن ایتر وزارت سامان سروشتی به وی اوایی سردرگی بکه جبر کو پیوسته دهات و به تدسیشان کردن کو دهات چنده بگومان وزارت سامان سروشتی وزارت که تایبنمند به دهات نفته و غازی کردستان و به مشتقات و پیکات نفته و گلو اف دهات چواده و چواتی تخرج کردن و بو هیانها وزارت دارایی هرما کردستان و پارلمان کردستان هایدار نینه سبب کیه و بو چی بله وزارت سامان سروشیکان و پارلمان کردستان به دوادچونی بودهات وزارت سامان سروشیکان برای زنتواری امرومان لسر وزارت سامان سروشیکان که دنیا وزیر که لگوتو بیجی لسر بودجه هرمی کردستان وزیر دارایی لیکی که لبرسوی پرسیاری پارلمانتران ده سبارتی اوی که آیا دهاتی وزارت سامان سروشیکان چند و بوچه ده وزیری درای بگمان ولام داوتی که اوان آگاداری دهاتی وزارت سامان سروشیکان حکومت هرمی کردستان نینه هر وایی که پارلمانترکان یچتی لسر لیستی کردستانی دانا سعید صوفیش چاو پیکوتنه که بو یکی که روزنامه كان هرمی کردستان وتیتی که اوانی تر قبول نکن ام دهاتا بشاراب منی او دهاتا بوچه اروال شدید دبید بدوادشونی ببکه بله اما بس وکین آیا پارلمانی کردستان تا چند توانه دوادشونی ام پرسبکه کم پیوندیش من مالبان لشاری سلیمانی که مالبان فرمو ام کاتو باش همو کاتیکت بيز احمد اما ام دهاتا نازنین یعنی چونیه چی وکو چی ام دهاتی سامان سروشتیکان ڕوونکردنەوەی لەسەر بنێەوە حەقی ڕوونکردنەوەی لەسەر بمزان چۆن بۆ چۆچ و بۆ چۆڕوە وزارتی دارایی که پیوسته مدهات بچیت لای او کو وزارتی که مختص لباره علی امش آگاما لدهاتی وزارتی سامان سروشیکانی حکومت هرمی کردستان نیه پارلمانتاریش بس بله ببوورە یەک پرسیار لە زەناتە یعنی لە هەموو خەڵکی کوردستان هەست کەسە باوکی مناڵەکەی خۆی بێ تۆ نازانی مناڵەکە بۆ چۆچ یانەوە پارەی کە پێیەکەیتە دەست خەزانەکە و نازانی چۆن سەر پێکات ئەگەر لێپرسینەوە هەبێ بەڵام دڵنیا بە لەوەی کە لێپرسینەوە نییە و ئەگەر بزانین هەتا ئەم سەری ماڵە نایخەن بەلایەکە زۆر بە دڵنیایی بە تەکیدەوە ئەچینەوە سەر جادا هەر وەکو ساڵی پار دڵنیا بە لەوەی کەس ئاوا دانانیشین دەسەوەسان بە زووترین کات دەتا سەری ماڵ وەکو خەڵکی کوردستان من وەکو خۆم وەکو 25 کەس قسە ئەەکەم ئێستا حەز ئەەکەم هەتا سەری ماڵ دەری بخەن کە بزانین ئەم پارانە بەرەو شو ئەچێت و چی لێ ئەکرێت بله بداخل دیار خوی پیوندی داخست نارن چلا قلات زی بله باشتر بو تو تورك تعبير رسول على التوازيك دهاية الله أجام لا أو دعتني كا ديت خزانة أو خزانة كبردي هذا سامنا سبشتك من في ويا أنظر بس أجان ليا ولن خويا دا داي بسنوا بوتسم كسكا وابزعنا محيط ريش بو خلق فقير تدانيا وبو سودي بو حجاران تدانيا مثل ويا أنا حموي جنبول حموي تسين بله نارنج خان بله سپاس ربین لهولی روا بله کاک ربین ام کاتو باش همو کاتیکت از خوش برنامه کلیکم زور سپاس لەڕاستی ئەم پێم وایە بودجەی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو داهاتێکی هەیەی وەک چۆن وەزیری دارایی بە خۆی سەلماندی کە من ئاگام لە هیچ داهاتێکی وەزارەتی سامانە سروشتیەکان نییە خۆی دیارە ئەم داهاتە بەڕاستی ئەچێتە گیرفانی دوو حیزبی دەسەڵاتدار کە یەکێتی و پارتی ئێمە ئابینین ڕۆژانە لە
لە مەرە سنوورەکان بەسەدان تانکەر لە مەرزەکان تێپەڕێن کە نەوتی خاو و نەوتی سپی تێ کەس نازانی داهاتەکەی بۆ چێ دیارە خۆی داواتەکە بەڵێ بێچێتی و پارتیە و خەڵک لێی بێ بەشکەوە بەڕاستی. بەڵێ سپاس بۆ تێبینی کەشت سەردار لە شاری سلێمانی. بەڵێ ئەم کاتە باش هەموو کاتێکت زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم. سپاس و بەڕێستان فەرموو. بەنسبەت داهاتی سامانە سروشتەکانەوە هەتا بڵێن کە پەرلەمان بە دواشوونی بۆ کات ئەمەش زۆر پیرۆزە حەقە کۆڵنێن لە بە دواشوونی ئەم داهاتە چونکە ئەم داهاتەوە ئەم سامانە کە ئێستا لە کوردستان ئەبرێتە دەرە ئەمە هی مڵکی هەموو میلەتی کوردە نەک حیزبەکان. اینجا بەنسبەت ئەو داهاتانەوە کە ئەمان بە دواشوونی بۆکەن تا حکومەت حیزب بێت تا حکومەت حیزب بێ ئەمان ناتوان هیچ شتێکیان دەست ناکەوێت و نازانن چی لێ بە وتەی وەزیر خۆی وەزیری دارایەڵێ من ئاگام لە داهاتی سامانە نەوتەکان نییە. بەڵێ چەند ساڵە ئەم نەوتە ئەچێتە دەرەوە چەندەها ملیار دۆلارە ئەڵێ دۆلارێکی نەهاتوێتە ناو سنووقە ئێمە بۆ کوێچە بۆ دوو حیزباچێت. بەڵێ کاک سەردار لە شاری سلێمانی بەرزان داهاتی وەزارەتی سامانە سروشتیەکان حکوومەتی بەغدا لێ ئەم داهاتە نایەتە ناو خەزینەی حکوومەتی مەرکەزیەوە لە کاتێکە کە وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستانی شالێ ئێمە ئاگامە لە داهاتی وەزارەتی سامانە سروشتیەکان نییە. هەروە پرسی نەوتیشێکی کە لەو پرسەنە بە هەراوەستی لە بینی حکوومەتی بەغدا هەرێمی کوردستان ماوە کە چاودێرەکان ئەڵێن یەکێکە لەو پرسە ئاساسیانەی کە ئەم ڕەوشی ئێستا ئەم ئاڵۆزی ئێستا لە بینی هەولێر و بەغدا هاتووتە ئاراوە. هەروەها عەلی موسەوی ڕاوێژکاری ڕاگەاندی نووری مالیکی سەرۆکی وەزیرانی عێراقیش ڕادەگەێنێ کە نووری مالیکی پێوایە گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیای ئێکسۆن مۆبیل پێشهاتێکی زۆر مەترسیدارە و پێدیچە سەر بکێشێ بە هەڵگیرساندنی شەڕ چونکە گرێبەستەکان دەبێتەوەی هەڵوەشاندنی یەکەتی ئاخی عێراق. وەزیری سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانیش ئاشتی هەورامی ڕایەگەێنێت کە لە 2015 ڕۆژانە بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان بۆ ملیۆنێک بەرمیل پێشبینی دەکرێت زیاد بکە هەروە لە 2019 ئەو ڕێژە بگاتە 2 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکە. بەڵام تا ئێستا کە ئەو داهاتی ئەوە دیار نییە بە تایبەتی بۆ وەزارەتی دارایی کە بوو پەرلەمان ئاشکرا بکات داهاتێکی چەندە بچێرە ئێوە سەرنجی ئێوە لەسەر ئەم تەوەرە چیە؟ بەڵێ گەرمیان لە گەرمیانەوە کای گەرمیان فەرموو. ئەم کات و باش بەرەژیان هەموو کاتێکت زۆر دەستخۆشی ئەم بەرنامەتان یەکەم بەڕازی بەرنامەیەکی زۆر جوانە هیوادارم ئەم بەرنامە هەر بمێنە سەرکەوتوو بێ. زۆر سپاس فەرموو. وڵایی نازانم تۆ بڵێ داهاتی ئەم داهاتی سامانە سروشتیەکان تۆ بڵێ لەکوێ بێ بەس من داواکارم ئەگەر بتوانن ڕوونکردنەوەی بدەن یان لە جەریدە یان لە پەرلەمانی ئاگاداری بڵاوکردنەوە بەشم تۆ بڵێ ون بێ لە ڕێگای سلێمانی هەولێر ئەم چێنەڵێ ئەم پارەیە ون بووە. بەڵێ کاکی گەرمیان سپاس. ئێمە پەیوەندیمان کرد بە ڕاوێژکاری وەزارەتی سامانە سروشتیەکان بۆی ڕوونکردنە لەسەرەوە بدا ئەوی شوتیت من پێویستە بە دواداچوونی ئەمە بکەم کە زانیاریەکان کوبکەمەوە دواتەرەکە. ئێمە ویسمان لەم بەرنامەیە ڕاوێژکاری وەزارەتی سامانە سروشتیەکان بێت خۆی ڕوونکردنەوە بۆ ڕایگشتی بدا لەسەر ئەم لێدوانەی وەزارەتی وەزیری دارایی و پەرلەمانتاران. بەڵێ زیاد لە شێلا دزێت گەرمەیە کاک زیاد کەرم کە برو مرحبا سەرچاوە شغالة دي باشي ئەم باشین سپاس کاک زیاد کەرم کە تفاضلي زانه ئەس بەهادینیم ئەس خۆ خەڵکەوێ دەبەڕاتەمە ئەوها پێچێک تقریبا 10 دقه شوێرە دیرم شێلا دزێ کەرم کە باشا باشا ممنون زانه ام نابتن مثلا همه پشتیوانیا نوری مالکی بکن چون ممجي ام يوك كرد ماجي امجي ده به عند صلاه الدنيا خو ما تشتكى بدن يعني ابغى فروشي ناكو مثلا نوری مالکی قصه بجیدن ام 10 جروه قصه تکرار کرد نوری مالکی بله بس او نها وزیر دارایی بجیتن که زیاد بجیتن وزارت سامانه سروشتی او دهاتوی او نفطات تفروتن او پاره او نزانن کی وچید بوان ناد که شاندن ام بحثیان دید کن او همو درست همجی دبزانی ما او اویدی پارلمان گاز کنه که افره کی وچید اما نابیدن مثلا ام شولا گید کن ده اگر بجن نوری مالکی گفت پاک اف نفتا چیت کرد چلی جن آخه نوی نوری مالکی جن هم جوای کرد مجی حق خوی های بنابراین همه تشت شولت هو ام دبی نوکر بس گرین که وان شولا چاب کن بس گرین که اف شولا لرما کردستان چانه به چا بینه کرن جبو کد خدمتا گل دابن و ایلام مسئول سامانه سروشتان ام اندامه پارلمان کردستان کرگاز کن وارن افارکی و چی رسیدن
نابێت ئەم بێژین وڵا نوری مالکی گوت ئەف نەفتە تا فلان کەس بخۆ دزی فلان کەس دزی ئەم نابێت پشتیوانیان نوری مالکی بکەین ئەگە ئەم بخۆ نور پشتیوانیان نوری مالکی بکەین خۆ دێدێ نوری مالکی پشتا کوردا خۆ شوێنیدن بله کاک زیاد لشراتزه اما کو بدو دیودا چون کاری خوی روزنامه‌وانی نوری مالکی سرکزیرین عراقی بگومان دخوانیونی تأثیر و باندوری لسر راشب گشتی هیا هم وکو خود دخوانیان بالاف دیکن همو برپرسان بگشتی بله سرتیب لچم چمالا کای سرتیب فرمو ئەم کاتت باش همو کاتێکت هیوادارم داواکارم لە پەرلەمانی بەڕێز کە ئەوانە مەرجەعەتی کوردن نوێنەری کوردن ئەوە قەڵای کووردە پەرلەمان و نوێنەری کورد بە خەبات و ماندووبوون و برسێتی و ڕەشوڕوت و ئاوارەبوون و کیمیاباران و ئەنفال توانستمان خوبەی شەرعەتی کورد لە پایتەختی هەرێمی کوردستان دروستن کە ئەویش هەولێ لەو پەرلەمانە داوایان یەکەم کە ئەوان نوێنەری خەڵک و دەنگی خەڵکن لەگەڵ ڕاستی و دروستی و شەفافی بوجەی هەرێمی کوردستان من کە ئەو بوجەیە قوتی جەماوەری گەلەکەمانە کە بەرهەمی خەباتی ئەنفال و کیمیاباران و شەهید و حسار و نەهامەتی و برسێتی ئەم گەلە ستەم بیرەوە ڕەشەیە هیوادارم شەفاف من لەگەڵ بوجەیە و ڕاست و دروست پێشکەشی بکەن و مسادەقەی لەسەر بکەن بەڵام بەڕێم بەداخەوە هیوایەکەمە بوو هیواکەم نەما هیوام زۆر بە کورتە بوو لە 61ەوە میلەتەکەم بە تەشتەنان و مەشکەدۆ و بە نەبوونی و بە ساوەر و بە خوێن بەگیان خەباتەکان لە پێناوی یەکسانی و عەدالەتی کۆمەڵایەتیە نەمزانی ئەمڕۆ شەڕی بوجە ئەەکەین پێش شەڕی کوردستان بکەین شەڕی دڵی کوردستان بکەین شەڕی قودسی کوردستان بکەین شەڕی ناسنامەی کوردستان بکەین شەڕی بوجە بەداخەوە هیوام نەما زۆر بێ هیوام لە بوجەی ئێستاش ناترسم ئەترسم بەیانی دووگای دژمنانمان بەپارە لە ژێرەوە بمان کردنەوە و ئەزمان و شەرعەتی پەرلەمان و قوبەکەمان بڕوخێنن بەسەر باڵێ کاک سەرتیب هیچ هیوایەکەم بە کورد نەما ئاسف سەد ئاسف بەداخەوە بالا سرتیب سپاس بو سرنجی تو شرچونک به سورچیه و شاری سلیمانی که سورچیه فرمو سرنجی برستان ام کاته واش اما کاتێکت دەستان خۆش بێ بەرنامەیەکی زۆر چاکە لەم کاتەیە زۆر سپاس بە ڕێی من کاکە برا دەستخۆشی یەکەم جار لە ئەندام پەرلەمانەکانی کوردستانەکەم ئەوانەی ئۆپۆزیسیۆن کە ئەم پرسیان دەمێکە جوڵانەوە بە تایبەتی لە کاتی ئەم بودجەشە لەم کاتەیە زیاتر چڕان کردەوە بەڵام بە نیسبەت داهاتینەوە کە زۆر لە برادرانی ئەندام پەرلەمانەکانی کوردستان و مانەسوشتەکان باسی یەکەن ئەم داهاتە برادری گیانە من تاکیدم زۆربەی زۆری ئەندام پەرلەمانەکانی دەسەڵاتی نازانێ و عضوی مەکتەبی سیاسیەکانی هەردوو حیزبی دەسەڵاتیش تەنیا چەند کەسێک لە دەسەڵاتدارانی ئیتفاقی دیموکراتی کوردستان بە ئاگاداری کاک مەسعودەوە چەند کەسێکیش بە ئاگاداری مامجەلا لە یەکێتی نیشتیمانیان کە پەنجەیەکی دەستی کەم ئەبژێرن ئەمانە تەنیا داهاتی سامانە سروشتەکان ئەزانن بۆ ئەگەر سەیر بکەیت دوو بیری سەرەکی هەیە یەکێکیان پێ ئەڵێن تەختاق ئەم بیری تەختەقامە کە نەوتی خامی لێ دەرێ ئەمە دانراوە بە زۆری هەندێکی قەی ناکە سروشتەکان ئامادەنی شارەزاییان هەیە لە ڕێ ئەوانە ئۆپێک ئەمانە هێنن بڵێن بۆ مەسفای بازیان و ئەوانی جێبن بۆ کەڵک و خەبات و ئەو مەنتیقەیە و لەوێش تاوجی هەیە تاوجیش بیری نەوتی چەند بیرێکی نەوتی تیایی خام سووک و قورسیشی هەیە تاکید بە ئەمانە چەند ئەشخاصێکی کەم نەبێ لەم داهاتە ئەزان و دەستخۆشی لە ئەندام پەرلەمانەکانەکەین و من تاکیدم هەموو ئەندام پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆن زائد دەسەڵاتی ناڕازی بن ئەوان هەداڵتیان لەوەیە چونکە ئەمە شتێکی زۆر شاراوە و یەک نوختەی تریشی من متابعەی داهاتی ئەم نەوتەی کوردستانەکەم تا ئێستا باسی شتێکیان نەکردو ئەو برادرانە با یەک شتی بۆ باسکەم بۆ نمونە تەنێک گازوایل کە ئەڕوات بۆ ئەفغانستان من خۆم نادومە کاکەجان تێگەی تەنێک گازوایل کە ئەڕوا بۆ ئەرمینیا بۆ ئەفغانستان بۆ هەتا ئێستا باسی ئەوە نەکراوە تەنی بە چەند مەنەفێسی بۆ ئامادەکەن کە بۆی عبورکە یعنی لە حدودەوە بڕا بۆ نمونە لە حدودی باشماق باشماق و پەروێزخان کە بە زۆری ئەمە لە مەنتیقەی دەسەڵاتی هێچێتێرە و لاشە لە حاجۆمانەوە کە ئەڕوا یعنی تا ئێستا بۆ نمونە لەم ماوەی پێشوە تەنێک گاز مەنەفێسی گاز بۆ ئەفغانستان کە ڕۆشتووە تەنێک گاز مەنەفێسەکەی چوەتە $60 $50 تەنێ نەوتی ڕەش بە $25 مەنەفێسی بۆ بەڵێ کاک سۆرکێو
تۆ لەوێ چی شتێکێکی بۆ ئەو زانیاریانەت هەیە شی حڕ ئەکەم بەڵام خۆ من کۆمەڵی معلومات لایەوە بەڵام هەر حەزم کرد یعنی بەس بۆ ئەوەی خەڵکی کوردستان بەڵێ کاک سۆرکێ بەڵێ کوردستان تێبگا یەک کاکەیان خەڵکی کوردستان ئەبێ تێبگا و کادر و حیزبەکانی پارتیوێکێکی تێبگەن کە لە سانەوەت و نۆی حیزبی دەسڕاداری نازانە داهاتی نەوت چەنە و چۆنە و لەکوێیە وەرکەسی نازانە تا وەڵ ئاوادە بەڵێ کاک سۆرکێ و سپاس بۆ پەیوەندەکەت دیار لە هەولێرەوە کاکە دیار فەرموو کاک دیار سەرچاوم ئەس باشم فەرموو بەڵێ ئەم بەخۆتی کردمان یارەبی پیرۆز جەمبی دووبارە سێبارە یارەبی پیرۆز شامی ساعتی کاک دیار دەنگی تۆ باش نایێت ئەمە نازانم خەلەلی شەبەکە هەیە بەڵێ هیچ تێنەگەیشتم هەرحاڵ بەڕێزان تەوەرمە ئێرۆ هێژان لەسەر داهاتی وەزارەتە سامانەی سروشتیە گەل و داهاتی vê وەزارەتێ بۆ کیڤە دەچە لە دەمەکەدا کە حکوومەتە عێراق دەبێژە نایەتە خەزینە حکوومەتە ناوەندی داهاتەوێ وەزیرە دارایی و ئابووری هەرێما کوردستانیشی دەبێژە ئەف داهاتە ئەم ناتکرد بەردەسێمە ئەم نزانی داهاتێ vê وەزارەتێ چەندە لە دەمەکەدا کو پرسا نەفتەیەکیش پرسێن هەری گرنگ و هەری هەستکارە و ئایکی شەوان پرسێن هەڕاویستیە کو ئەو نیزاعات و ئەو کریزا سیاسیە نهایە عێراقێ تایبەتی هەرێما کوردستانێ و بغداد کە ڕۆژەوێ ئەیکی شوان پرسێن ئەساسی مەسەلا پرسا نەفتەیە نوری مالکی جاردن تهدیدات دەکە زمانێ ڕاوێژکاریوی عێراقیانە دەبێژە ئیکسۆن موبیل ئەو گرێ بەستێنوێن دەگەل حکوومەت هەرێمێکی ئەوە مەترسیەیەکە زۆر گەورە لە قەلەم دەدا وەزیرێ سامانەی سەرۆشتیژی دەبێژە کۆل 2015 و دەکارن 1 میلیۆن بەرمیلە نەفتی دە ڕۆژێکەدا لە هەرێما کوردستانێ بینە دەری گەلو دڤی ئاسیدا و بڤی ئەوەین چاوەلێک دەدەن بەڵێ حاجی لە شاری سلێمانی کاک حاجی فەرموو بەڵێ سڵاو لێبێ دەستخۆشی بەرنامەکە لێکم کاکاکەر گەلێک سپاس وەڵاهی بەڕاستی خۆی ئەم کێشەی داهات لە وڵاتی ئێمە من تۆزێچمەوە دواتر بۆ ساڵی 2006 کە شەڕی ناوخۆ دروست بوو هەر ئەومانەزانی کە شەڕی ناوخۆ لەسەر چی دروست بوو لەسەر گومرکی ئیبراهیم خەلیل بوو تا ئیسێش گومرکی ئیبراهیم خەلیل نەگەڕاوەتەوە بۆ با بڵێن حکومەتی هەرێم بۆ خەڵقی کوردستان بۆ حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەمڕۆ کاتای سێ چۆن بێهاتووە بەڵام ئەمڕۆ من پێم وایە ئەو قسەی نوری مالکێکە کردوێتی زەنگێکی خەتەرە بۆ کورد بەڕاستی کورد ئەبێ بچێتەوە بەخۆیە سەرکردەکانی ئێمە جارێکتر ئەو هەڵە نەکەنەوە داهاتی ئەم وڵاتە بۆ خۆیان قۆڕخکەن و بە هیوان ملمەیانێش لەگەڵ عەرەب و لەگەڵ عێراقا بکەن بە تاکید ئەم جارێک کارەسار ڕوویە ئەبێ زۆر زیرەک بن لەو بارەوە و داهاتی ئەم وڵاتە ڕوون بکرێتەوە بۆ خەڵکی کورد و بەتایبەت بەشی گرێبەسە نەوتیەکان دوێنێ دوو ڕۆژە کەناڵە بەڕێزەکەیەوە چاوپێکەوتندان لەگەڵ کۆمەڵێک ڕاوێژکاری نەوتی و ئەندا پەرلەمانتارەکان بوو بەڵام ئەو قسانەی ڕاوێژکاری وەزارەتی نەوت کە کردی من وەکو هاوڵاتی قەناعەتم بە یەک تاکە قسەشی نەبوو تەنیا بەو قسەیە کە وتی نەوت گرنگە بۆ داهات و بۆ ئایندەی کورد بەڵێ ڕاستە نەوت گرنگە من دەستخۆشیان لێکم کە توانی یانە ئەو کۆمپانیانە پەرکێشی کوردستان بکەن ئەوە گرنگە بۆ ئایندەی کوردستان بەڵام تۆ ئەگەر بێ داهاتەکەی لە میلەتەکەت و لە وڵاتەکەت بشاریتەوە بەڕاستیەوە کارەسات ڕۆیە تەریقەیەکی تریش هەیە بەڕاستی ئەگەر من پێم وایە ئیساوە وردە و دەرکەوتووە کە کۆمەڵێکی خەڵکی زۆری ئەندا پەرلەمانەکانی یەکێتیش لە داهاتی نەوت بێ خەبەر و بێ ئاگان من پێم وایە وردە وردایانەوێ نەوتەکە لە عێراقەوە نەڕوا و بڕوا لە تورکیاوە بڕوا بەس ئەوەگەر بە غەڵەت ئەوە بەکاربێنێ کارەسات بۆ کورد دروستە بێ هیوادارم ئەوە چارەسەر بکرێ و ئەو داهاتی نەوتە بۆ خەڵە ڕوون بکرێتەوە وەکو ئاڵەن نەفتاڕوە نەفتە وەکو وایە بڵێ مازنی و ماستاوە دەستە خۆش بێ سپاس ئالێ لە شاری سلێمانی ئالێ خان فەرموو باشتر بۆ تۆ دەباری تۆری ئەمڕۆتەوە من نازانم داهاتی ئەم وڵاتە کێ ئەیبات و بەرەو توێش ئەڕوا چونکە سێرەکەین ئەم بوتە زۆر و دەبەلاحە وەکو لە هەواڵەکانی NRC گوێمان لێ بوو کە ئەڵێت هەر سایتێکی ئەم کۆمەڵگایە مانی سێ گەڵای بەر ئەکرد ئەی باشە ئەمانی ئێمە بەسی تێرە خۆن باشە وەڵی نازان یعنی ئەگەر وا بێت باوەڕکە ئەگەر بۆ شێوەیە بودجا تەنسیق بکرێت یا خود ڕێکوپێک بکرێت هیچ من گرنگی ئەوە تێنێ کە هیچ کەسێک فەقیر و هەژار نامێنێ بە بودجۆی ئەوەش من بەڕێی من پێویستە وەزیری سامانە سروشتیەکان لەم دەخۆی کە مەخساکەم
دووتر نییە دەست دەکات پێشانەوەی خۆی ڕابدێنێ چونکە بەڕاستی یعنی نازانم هیچ شتێکیان بۆ خەڵک نەکردووە دوای ئەوەش نازانم یعنی دکتۆر هۆرجۆنمان بۆ بانەکەن و ئەهێنن باشە ئەمە لە پارەی کێ باشە ئەمە کێ مەسرەفی ئەکە بەس ئەمە ئەوە نییە کە بودجێ ئەم خەڵکە فەقیر و هەژارە بۆ یەکێکی وەکو دکتۆر هۆرجۆن ئەهێنن و پیشانی خەڵکیان باشە کە وەکو هێناشیان ئیسپادەیەکی هەبوو یعنی نازانم چه عینێکی پێ بوو تا هێنایان بۆ ئێرە هیوادارم ئیتر خەڵک خۆپیشاندان نەکات بەڕێی من پێویستە خەڵک ڕاپەڕێ چونکە ئیتر خۆپیشاندانی شتەکان وەکو دوو مانگی بەردەستی سەرا هیچ حسابێکیان بۆ ناکرێت بەڵام ئەگەر ڕاپەڕینکە زۆر باشتر ئەبێ وەکو لەوەی کە خۆپیشاندان بەڵێ بەڵێ ئەو سەرنجی خۆشتە بەڕێزان هەرێکتان ئازادن چۆن سەرنجی خۆتان لەسەر تەوەرەکە نیشاندان بێگومان بە هەر ئاراستەیە بێ و ئەوەکو خۆتان ئەتانەوێ بێستون لە هەولێرەوە بابزانین سەرنجی کاک بێستون فەرموو السلام عليكم عليكم السلام ئەوە لەسەر بودجێ بەڕێز لەسەر داهاتی وەزارەتی سامانە سەرۆشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەێ وەڵی چیانە ماتا بە خۆیانەبی ئەوە چێ دەکەی ئەوانە بەس لە خۆیانە بیتەوە ئاوێژ دەبیان تاکیت بە هیچ ناگۆڕێ بەڵێ سوپاس مستەفا لە دووکێ کاک مستەفا کەرمکە مرحبا سەرچاوا کاک مستەفا بەلێ تێلەڤیزیۆن خۆی کێم کەی کەرمکە مرحبا برا سەرچاوا برا سەر ئەوە بەرنامەوە سەر داهاتی ناوتەوانە بەلێ داهاتە وەزارەتە سامانەی سەرۆشتی کاک مستەفا ئەگەر تێلەڤیزیۆن خۆی کێم کەی تێلەڤیزیۆنێ کێم کێ تکایە داهاتی ناوت بۆ حکومەتە هەرێمی زبریتن بەلێ لێ وەزیرێ داراییت بێژیتن داهات بمانەهات کە نزانین داهات وێری چەندە داهاتی ناوت بۆ وەزارەتی بۆ حکومەتی هەرێمە ئەوەی قسەی ئەو بسیۆنە ئەو جەندەلیە دەکەن و ئەو پاوزە دەکەن و خۆ پێشاندانەکەن بۆ بجە ئەوە تێکدەری ملەتی کوردم بلا شتا سەرک واردانی بکردن لە بەغدا ئەو متمانە لە مالکی وەربگرن هێستا لە شەڕی دروست نەکەن و بەحتی شەڕی ناوخۆین و ئەو ناوتە بۆ پارتیەوە بۆ یەکەت ئەوە درو دەکەن بەلێ کاک مستەفا بسیۆنە جەندەلیەوە ئەفاویدە دەکەن تەمام سپاس خۆ درستکەن بۆچی وەختێ میزانیی قەتعکردی کراگیری هەکو میزانیی قەتعکردی بەلێ کاک مستەفا سپاس بۆ سەرنجاتەوە کاک مستەفا ئەس حەزکەم تۆ باوی ئەس حەزکەم تۆ باوی تۆ ئازادی تە چت وێت بێجە بەس تێلەڤیزیۆنە خۆی کێم کێک پەسگیرەکە تەکنیکی دا دەرنەکەوە دادەنگێتە باش بگەیتە مە تکایە تێلەڤیزیۆنە خۆی کێم کێتە چت وێت بێژە هیچ مشکلێک مەنینە بەلێ کاک مستەفا جێداخەیە بەرزان هەر کەسێک پەیوەندیەکە تکایە دەنگی تەلەڤیزیۆن کەسکەن بۆیە لێرە کێشەی تەکنیکی دروست نەبێ دەنگ دوسێ جار دێت ئەنی ئێمە ناتوانین وەکو پێویست جێت لە ئێوەی بەڕێز بگرین ئەنی پێمان باشە بە شێوەیەکی باش سەرنجی خۆتان نیشان بدە بە هەر شێوەیەک بێ حەمید لەولێرەوە کاک حەمید فەرموو کاک حەمید لەولێری پایتەختەوە با بزانین بەڵێ فەرموو هەولێری پایتەختی قسەی خۆیە بەڕای من ئێمە لەناوی پەرلەمان دانین یان لەناو وەزارەتی نەوت و سامانە سروشتیەکان دانین تاوەکو بەناو بکردین مەسەلە چیە بەڵام ئەوەی ئاشکرایە دیارە چەندجاریش لە پەرلەمانی عێراق چەندجار بەڕێز ڕێز وەزەرا قسەی کردووە ئەوە بەرپرسەکانی خۆمان قسەیان کردووە کە ئەو داهاتە تەسلیم بە بەغدا دەکرێت بەغدا دوای ئەو بودجێ دەنێرێتەوە بۆ هەرێمی کوردستان دیارە هەرێمی کوردستان و عێراقیش بە تەواوی نەبێتە عێراقێکی سەربەخۆ یا کوردستانێکی سەربەخۆ هەموو شتێک بچێتە ژێر دەستی یاسا دەبێت ئەوە هەوری هەموو لایەکی لێیە بەڵام سەبارەت بەوە کە دەمێ ڕوونکردنەوەیەک بدەم کە خەڵک دەڵێ ئەو نۆتە بە قاتاق دەڕواتە دەرێ من زانیاری ئەوەم هەیە کە خزمێکی خۆمان هەیە ڕاستەوخۆن و بێراندا دەڕوا بۆ ئەرمینیا لێم پرسیوە کە هیچ لە سیاسەت نازانێت بۆ مەرجەی کە بە دروبەرجی کوردیەوە تا ئەرمینیا دەڕواست با بە ئێراداری خۆت بە قەتوعان ئەرمێنیەکان کرامێت کوژن سینابا باوان دەڵێنەوە سۆفیا لە خەلکا بۆ کوردیشی لێرە باب ئەوە گازێنە لە مەفۆقیە تجاریە کاکە هەرێمی کوردستان لە هەموو لایەکەوە بێ ئازادە خەڵک لە بازاری ئازاد دەیکرێت بێدا بۆ
ئەرمینیا بە ئێراندا دەڕوا هەر کەسە باز و ترانزیتی خۆی وەردەگرێ و دەڕوا سی لاقەی بە نێوتی هێرێمی کوردستانەوە نییە من نەبوو محامی حکوومەتی هێرێمی کوردستانی داکۆچی بکەم هیوادارم ئەو هەرێمی کوردستان لە خواری عێراق و لە کوردستانیش بە شەفافی تەسلیم بە یەک دەستی ئەمین بکرێت دواتر بەسەر هەموو عێراق و بەسەر کوردستانی پەخش بکرێت. بەڵێ کاک حەمید بەڵێ سوپاس بۆ پەیوەندەکەت بارەزان پێشەندێک لە سەردانێکی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تورکیا باس لە پرسی نەوت کرا کە بەتەمان بۆڕیەکی گواستنەوەی نەوت لە هەرێمی کوردستان بۆ تورکیا بڕوا بێگومان لە ئێستاش دەباستەوەی کردی چاودێرەکان بە تایبەتی لە وەزارەتی سامانە سەرۆکیەکان لە حکوومەتە کە هەرێمی کوردستان ئێستا خەریکە بێ بەشێک لە دابینکردنی وزەی نەوت بۆ ئابووری جیهان بێگومان ئەمەش لە ئێستادا کارێکی زۆر پۆزتیفە زۆر ئیجابیە بۆ پێشەوەبربردنی ئابووری لە هەرێمی کوردستان بەڵام بەم شێوەیە ئەم گرێبەستە نەوتیانە کە ئەنجام ئەدرێت و بەم شێوەیە کە وەزارەتی دارایەت ئاگامان لە هیچ داهاتێکی وەزارەتە سامانی سەرۆکیەکان نییە ئەو نەفتە کە باسێکرێ بە قاچاغی ئەڕوا ئەم هەموو پرس و پێشاتانە ئەمە تا چەند باندۆری هەیە لەسەر ڕەوشی ئابووری لە هەرێمی کوردستان بەڵێ پشتی ناوبەرێکی کورد لەسەر هەمان تەوەرەم بابڕینە دووبارە سەڵاف هێژایانە لەسەر تەوەرێ ئیرۆ یادگار کانی لە پەیجێ نارتی لە تووری کومەڵاتی ئاڵێ پارلەمانیش داردەستی پارتی و یەکێتیە هیچی پێ ناکرێتە کۆ خۆی ئەڵێ بێگومان ئەمە سەرنجی خۆیەتی هەروەها گۆران ئازات لە دانیمارک ئەڵێ بە بەروای من ئەندامەکانی پەرلەمانی کوردستانی چیان پێ ناکرێ هەروەها بێگومان کومنتی دریشمان بواتوە ئازات ئەلێ بەڕای من داهاتی سەمانە سەرۆکیەکانی ئەم هەرێمە زۆربەی زۆری بوو بەرپرسانە کە بە قاچاق ناوتی ئەم هەرێمە یان بردوتە دەرەوە گیرفانی خۆیان لێ پڕ دەکەن وەکو خۆی ئەڵێ هەروەها ڕێبوار هەرووی ئەڵێ بەڕای من وەزیری دارایی ڕاست دەکات ئاگای لەو پارەیە چونکە دەچێتە گیرفانی دوو کەسێکەوە کە ئەوانی شلای هەموو کەسێکیش ئاشکران لە شاری سلێمانی باخان بابزانی لەسەر تەوەری ئەمڕۆمانچی ئاڵێ بەڵێ ئێوارە باش دەستخۆشی تەوەرەکەتان لێکم نازانم بەڕاستی پێم سەیرە وەزیری دارایی خۆی قەناعەتی بەو قسانە هەیە ئەو زەمانە نەما خەڵک بوار بەو قسانە بکات یعنی چی وەزیرێکەڵێ ئەو پارەی نایەتە لای ئێمە پارەی داهاتی برایم خەلیل و هەموو مردەکان ناچێتە وەزارەتی دارایی پارەی نەوت ناچێتە وەزارەتی دارایی ئەیچی لێ ئەم پارەی خۆ 5,000 و 10,000 نییە بڵێ ون بۆ لیان واللهی زۆر زۆر عیبە بەداخۆ بۆ ئەو لەگەر ڕێزما حەقوە باڵبانی هەر ئەمڕۆ دەست لە کار بکێشێتەوە وەزیرە سەلاحەتی نەبێ ئەو هەموو بودجەی نەچێتە بەردەستی چەند وەزارەتێک یعنی بۆچی وەزارەتی دارایی هەیە هەموو خەڵکە زانێ ئاشتی هەورامی پیاوی پارتیە هەموو ببۆرە باخان ببۆرە سوپاسەکەین پێمان باشە بەڕێزان هیچ تەشیرەوە هیچ ناوێک و هیچ کومنتێکی تەشیرامێز نەکرێت هیواداری سەرنجی خۆتان دەربرن بەڵام بەبێ تەشیر تکایە سەربەست لە باژارێ دووکێ بڵێ مرحبا برو سەرچاوەکای سەربەست برنامه سر دهات هرمه منه سر دهات وزارت سامان سروشتیه هرم کردستانه بله او سروشتی هرم او دهات کیوتی تو کیوتی او وزیر دارایت بیشتر نزانین اندام پارلمان ایجی بیشتر تویاد دیفچون بوده پرسیبیت کردن گلوب دیتناته تایبتی کو دهات سامان سروشتی نفته همو مشتقات نفته بدگیره گریبستان شیرینین گریبستان بله بله بس درسته وزیر يعني حتى وزیر اگه نظانی در دهاتش کیوته تو کیوتی بله بگو من اف برسباته جاریه علیه پیوندیدار اللي في وزارتك اكثر بس او وقتی تيجي مجالك اللي يتعيش حكمتها هرمي مجالك يعني خويت خوب خو بگو اوت انفاله هاتنا بحركه بله حكمتها بحث قطعتان یا ما جستاندن يعني ايك از خو ايك شوما قطعه من الوريه هي سر نوب باب من وقطعه مش مستندي ها ما بين ده بس هي ايك ديت بشي كدو ورقه ما هم تكون وقت زفريني ما بتش حكمت ما صناينا زفرين هاي قطعه يا سر نوبي ولی که سر بست ایوادار نف پرساتا گویی جیوجی گشت بتالیم پیوندیدار خالد لصلاح الدین الو يا باش لا مصيف صلاح الدين يان باريزغاي صلاح الدين مصيف صلاح الدين بقوله بله هاوين هواري بيرمام بله كاي خالد هاوين هواري بيرمام خوش حالي فرمي يا باش باشتر والله اوي من تبيني مكرد ولو دانشنا لاني دا صلاة تانية اوي بودا بنا شفافي تفرق يعني زور جار نبي
ئەو لا ئەو ناکێ بکەن بەڵام لایانی ئەندام پەرلەمانانی وپۆزیسیۆن دەیانەوێت بودە بە شەفافی بڕوا خەڵک سوودی لێوە ئیدی ئەوان نازان بۆ توورابن کە بەڵام باستەوای کرێت ئێستا ئەمڕۆ هەردووکیان ئەم فراکسیۆنی کوردستانی و فراکسیۆنە هەر چەند فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن ڕێککەوتن لەسەر ئەوەی کە پێکەوەدانیشن بە تایبەتی لیژنەکانی یاسایی و داڕایی لە پەرلەمانی کوردستان بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێموکاسیانەکە باسەکرێ پێت وایە ئەمە تا چەند هەنگاوێکە بۆ باڕاستەبردننی چارەسەرکردنی ئەم کێشەیە بە خۆی چارەسەری ئەو بێ لە دەست ئەو دوو لیژنەی هەم لیژنەی داراییەکە هەم لیژنەی قانونیەکە ئیدی لە مەسلحەتی ئەو گەلە بودجەکە تێپەڕێن باشترە زیاتر لەوەی خەڵکانێکی زۆر چاوەڕێ ئەوەی دەکا بە تایبەتی سلفەکانەوە زۆر لە مێژە ڕاگیراوە باڵێ سوپاس پەیوەندیکات محەممەد لە کۆیە کاک محەممەد فەرموو ئێوارە باشتر بۆ بەڕێستان دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس بەڕاستی ئەو بەرنامە جەنابەت بەرنامەیەکی زۆر لەجێ خۆیەتی بۆ ئەمڕۆی کوردستان سپاس فەرموو بینی بودجەیەکی زۆرە چەندان گفتوگۆی لەبارەوە دەکرێت بۆ ئەوەی بەڕێکی بڕوا بە شوێنی خۆیدا ناکرێ ئێمە ئەمڕۆ لە کەناڵێکی عالەمیدا جنێ بۆ وەزیرەکانی خۆمان بدەین یاخود خەڵکان بە نەوع قسە دەکات کە ئەنەهۆ ئەو لە کوردستان نییە بەڵێ کاک محەممەد سپاس بۆ سەرنجی تۆش دژوار لە زاخۆ کاک دژوار کەرم کە ئەبدەمێتە باش برا باشتر بۆ تە هەر ساڵی مەمنون سەبارەت هەوارەستە مامۆستا ئەتفاد بێژم کە ڕەئیە من هەرکار مرۆڤ سەحکێتن هەر کەسێک سەحکێتن وان دەهاتێ وان وەزیرە یان وەزیرێ سامانێ سرشتی هەرێمێ ئەگەر ئەم سەحکیم بەس ئەم بێژم کە میسەر سەیاراوی خانیاوی یان مالیەت دێوی ئەم دیزاین ئەف دەهاتە چلێ تێتن نەوی کەسی هەر کەسەکێت هەواڵێت وی گەلوی گرۆپاوی بەێ کاک دژوار بەێ ئەم گەلێک سوپاس بۆ سەرنجاتەژێک هێژەیان نها ئەتان بارزانانی ئەندامی جواتە سەرکرداتیە پارتیا دموکراتە کوردستانەیە کە ئەوی لەسەر پیجی نارتی داخواستکرد بوو و دناوا بەرنامەیدا بەشدارێکی بێگومان خۆشحالی بە ئەمەژێک پەیوەندیایی جێبەجێ کرد نها بڕێز ئەتان بارزانانی لەسەر هێڵا پەیوەندیە کاکەتەم ئێوار باش فەرموو سەرنجاتە لەسەر تەوەرێمە ئێوارە باش سەلام ڕێز منێت هەی بووە گەلێک سوپاس ئەس حەز دەکەم دوو پێنگاوە لە تەوەریوە دەربچم چونکی مافی منە ئەس ئاماژێ بە دەنگ و باسێکە بگەم گەلک کانالا NRT دوی بێر هاتیە بەڵاوکردن کە ئەدەم بارزانی ئەندامی سەرکردەتیە پارتا دموکراتە کوردستانی لەسەر پرسا لێستاندنا متمانێ لە نووری مالکی هەلوێستێک هەوە بەحث کردبوو کە ئەدەم بارزانی بیبی ڕەنگەی هەلوێستی خۆ دیار کردیە ئەس لێرەدا هووسا پرسیارێ لە جەنابێ دەکەم و لە هەندێک شوێنی دی ێتراگەیاندنا کوردستانی کە ئایا لە چ سەرچاوەیەکی هەوە بە خەبەرە وەرگرتیە ئایا هەنگوو چل چاپێکەفتنێک دیگە ئەدەم بارزانی کردیە ئایا هەنگوو پرسیارە هەلوێستی من کردیە یان لەسەر هەر سایتێکی دیت بتایبەتی لەسەر پەیجا من لە فێسبووکی یان لە جهەیەکی دی هەنگوو داخویانێکە ئەدەم بارزانی دیتیە حتا بە شکلی خەبەرێکە بناوێ من بەڵاوکەن و سوپاس من شتێکی دی نییە سوپاس بۆ وێ دەرفەتش بەێ کاکەتەم مەوەزانی سەر تەوەری ئاخنەخوا بەسەر حال ئەم گەلێک سوپاسیا وێ سەر ڕاستکردنێتکەین بێگومان ئەڤژێک ڕاستکردنا وێنوچەیە و NRT دەوە کوتوبێژی هات کێواشاندن کۆ بەحسێ داخوانیەکاتە کردی و تەبەروڤژی ئەو داخوانیە ڕات کرد ئەم گەلێک سوپاس دەکەین کۆ تەبخوا ئەف نوچێ دڕاست کردەوە و ئەو داخویانی تەنادایە و ئەمژی دێژ ئالیەخوا بە دیفچونێ بکەین کو گەلو ژۆرە نوچەیان ئەو جێ دەرێ نوچەیەلکی بە بوو گەلێ سوپاس بۆ سەرڕاستکردنەوە کاکەتەم بارزانی ئەندامی جواتە سەرکرداتی پارتی گەلەی سوپاس بەرزان بەڕێز ئەتەم بارزانی وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکرداتی پارتی دموکراتی کوردستان ویستی پەیوەندی بکە ئێمەش بە خۆشحالی پەیوەندیەکەمان بۆ جێبەجێ کرد بەڵام دیارە پەیوەندیەکەی لەسەر هەواڵێکی NRT بوو کە پێشتر باستەوە کرا بۆ وەکو خۆی لەم پەیوەندیاڵێ کە باستەوە کرا بۆ کە ئەتەم بارزانیش هاوڕایە لە گەلیەچەتی بوو لەسەر پرسی لێستاندنەوەی متمانە لە مالێکی بەڵام خۆی ئەڵێ ئەم نوچەیە هیچ مەسادرێک نەبووە ئەم نوچەیە نە پەیوەندی بە من کراوە نەکی لە پەیجی من لە تۆری کومەڵاتی وەرگیرەوە
ئەم نوچەیە لە چی هاتووە گەلێک سوپاسیەکەن ئێمەش کە خۆی ئەم هەواڵە ئێمە سەرڕاست کردوتەوە خۆیاڵێ من هیچ بە شێوەیەک پەیوەندیم بەو هەواڵانیە لە هیچ مەسادەرێک تایبەت بە منەوە ئەم هەواڵە وەرنەگرتووە بەهەرحاڵ گەلێک سوپاس بۆ بەڕێزیان ئاکۆ لە چەمچەماڵەوە بەڵێ کاکێکۆ ئەم کاتە باش هەموو کاتێکت دەست خۆشی بەرنامەکەەوە دەکەم زۆر سپاس بەنسبەت داهاتی کوردستان و من ئەمە یەک پرسیارە لە ئێوە کەم پێشڕێگەمە سەر باسەکە ئێوە خۆتان ڕاستکەن ئێوە سەر بە چێن و سەر بە چی دەوڵەتێکن ئێوە هەر لە خۆتانەوە ئەم هەموو مشکل و ئاژاخەنم کوردستانە و ئێوە سەر بە چی حزبەکەن بۆ خۆتان ڕاستەوە ناکەن من لە کاتێکا باڵگەی تەواو هەیە ئێوە ئیسرائیل ئەم کەناڵی داناویەوە بەس مشکل و ئاژایم کوردستانی ئێوەن مشکلە لە چه ڕوویەکەوە کاکێ ئەنی کە تۆ وەکو هاوڵاتی کەریمی کوردستان بێ بە ئازادی قسە بکەوێ ئێمە باسی هەموو پرسە ئاساسیەکان کەین و زانیاریەکەمە ئاژاوایە بەڕێ تۆ بە عەرزی جەناب بکەم لە کاتێک تۆ ئازادی قسە بکە مشکلەی من نییە بەڵێ ئازاد بکە قسە بکە ببوورە لە کاتێکەوە باز لە بیرۆڕای بۆچوونی بیرۆڕای جیاوازەکەن ئێوە بیرۆڕای جیاواز ئەسڵان قبوڵیشی ناکەن کە چی باشی لێوەکەن ئەوە یەکێکە لەو نمونانە تۆ ئەوە یەکێکە لە هەر لە خۆتەوە بەڵگەیەنی ئێمە تەلەڤیزیۆنە لە بەڵگەم لە ئێمە ئازادی بەتوانین قسە بکە لەسەر ئێمە لەسەر چی ئاساسێک دەم کاکەجان با منیش قسە بۆ بکەم کاتێکە تۆ قساگە بە دەرفەت بە منیش بدە کاتێک ئێشە لە بەرژەوەندی حکومەت قساگە بۆ پەیوەندیەکەی بڕن بۆ ئێشە لە بەرژەوەندی گۆڕانە یان ئۆپسیۆنە قساکە ئێوە دەرفەتی پێدەن کە قسەکانی تەواوکە کاتێشە ئیمێلەکە نێرە کە لە بەرژەوەندی حکومەتایە بۆچی ناخێنەوە سەتان ئێمە ئیمێڵم نادۆ نەتاخێنێتەوە لە کاتێکا ئێوە ئەزایکی خۆتان ڕاستەوە کەم زان سەر بەچی دەوڵەتێکن ئێوە ئەم هەموو ئاژاوەکە کەی پەیوەندی بە ئێوە لە کاتێکا گۆڕان ئەوە هەر ئەسڵان پەیوەندی بە ئێوە نی ئێوە چێن خۆتان نانەسن بۆ خەڵکە تەواو کاکەکۆ شتی زیاتر پێماوە بڵێ قسەی خۆت بڵێ لەبەرەوە هەسەکەم پەستانێکی زۆرە لەسەر لە بەرامبەر ئێمە قسە بکە پەیوەندی ئەو کەسانش وەربگرن کەواکەوە لە بەرژەوەندی حکومەت قسان شەر نییە کاکە شەر نییە ئەو کەسێکە کە لە بەرژەوەندی حکومەت قسە بکات معاشی هەبێت ئێوە هەچ کەس لە بەرژەوەندی کاکەکۆ ئێمە سوپاسی سەرنجی تواکەین زۆر سوپاسی سەرنجی تواکەین تو ئازادی یعنی ئێمەش پێمان باشە کە ئەوەی لە دلی خۆتە لە بەرامبەر ئێنارتی کە هەر ڕخنەیەکی تەبێ مەڕخنەی وەرەگرین زۆر بە جدیش وەرەگرین بە پێچاوانەی توش گەلەی جار خەڵکاڵێن ئێوە پەیوەندی ئەوانە زۆر وەرناگەرن کە دژی حکوومەتن ئان دژی ئان لەگەڵ حکوومەتن ئێمە خەڵک ئازادە ئێمە پەیوەندی هیچ کەسێکیش نابڕین لە بەحاتە لەم بەرنامەی ئەمڕۆدا ئەگەر تۆ تێبینیت کرد دەبێت زۆر کەس پەیوەندیان کردووە زۆر کەس ئەوانە بوون کە لە ئەنگیری حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە فەرمانڕەوەکانن زۆر کەسی شەبوو پێچەوانەوە خۆمە لە لای خەڵک نیمە بە خەڵی بڵێن بەم شێوە بەو شێوەیە قسە بکە هێلەکانمان کراوانە لە زاخۆ تا خانەقین لە هەموو شوێنێکە خەڵک پەیوەندیەکە بە ئازادی سەرنجی خۆی نیشانەدا تێلەفۆنی هیچ کەسێکیش ئێمە نابڕین بە هیچ شێوەیەکی لەبەرەوە هر ئێستا برادر لە دووەگە تەلەفۆنی کرد لە پەرژەوەندی حکومەت قسەیەکرێەوە پەیوەندیەکە کێ بوو لەوانە کێ بوو کاک مستەفا لە دوێک تەلەفۆنی کرد بەو پەری ئازادیەوە هەموو قسەکانی خۆی تەواو کرد حتا کێشەی تەکنیکیشە تۆ ئەگەر لەسەر تەوەرەکەش هینێکت هەبێ فەرموو کاکێت لەسەر تەوەری من ئەوەیە کاکەجان لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیت المال هەبوو کاتێکە کە پارە سۆتە بەیت المالەوە حکومەت هیچ کەسێ مافی ئەوەی نەبووە کە بڵێ ئەم پارەیە چی لێ هاتووە چی لێ نهاتووە لە کاتێکە هەست کە سەرۆکی بەیت المال بووە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پارەکەی تەسەڕوفاتی بێ کردووە بۆ ئەو خەڵکێکەوە فەقیر و هەژارن دوای ئەو حکومەتی هەرێم کە کاتێ پارە قووەکاتەوە شەر ئەوە نییە کە یەکسەر بیکاتە دەستی ئەو خەڵکەوە ئەبێ خۆی هەڵبگرێ و پارە کۆکاتەوە بۆ ڕۆژێکە بووە دەوڵەت کە بوونە دەوڵەت پێویستی ئەوەیە کە لە سعاتێکە هەزار دەبا بۆ تەیارە بکڕێ بۆ وڵات ئەگەر گەشتی بەجارێک بکاتە چنگی ئەو خەڵکەوە ئەی باشە من ئێمە نابێ لە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش هەڵگرین یعنی تۆ هەزەکەی کە لەم چارچۆی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کێشێکی نییە هیچ بەڕێزان خۆتان جێتان لێ بۆ تەلەفۆنەکەی خۆی داخست ویستم پرسیارێک لێ بکەم کە سەرنجێوی لەسەرەوە دەبەر بەرحاڵ ئێوە ئازادن ئێمە تەلەڤیزیۆنی خەڵکە ئێمە کێشەمانیەکێ بیر و بچوونی چوون بێ بەڵام بە بێتە شیر تکایە با لەسەر خۆمە خۆشمان قسە بکەن ئاساییە بەڵێ باوکی دیارکۆ لە شاری سلێمانی دیاکۆیان دیارکۆ بەڵێ باوکی دیارکۆ فەرموو باوکی دیارکۆی کە لەسەر هێربی بەڵێ بەرزان گەرە باوکی دیارکۆ لەسەر هێر نەماوە دنابە بەرنامەمەدا بێگومانم بەحسێ داهاتێ وەزارەتە سامانەی سروشتیان حکوومەت هەرێما کوردستانەکەین وەزارەتە دارەی دەبێژە مەهایش vê dahatînî negelo ev dahate بۆ کیڤە دچە لە دەستپێکا بەرنامەی من هەوڵدا ڕاوێژکارێ ئەنکۆ شێوەرمەندی وەزارەتە سامانەی سروشتی وەرگرم لەسەر vê پرسێ لێ بهێجەتەوەیەکە ئەو گوت ئەم دیفچونێ vêtkên ئەو داهات مەبەستەوان چ داهاتەکە فەرمان لە شاری کەرکووکەوە بە بزانین سەرنجی چییە
بەڵێ کای فەرمان ئەم کاتە باش براکەم هەموو کاتێکت باشی براکەم زۆر سپاس وڵی برا گەورەکە من دەستخۆشی بەرنامەکە لەگەم پێشکی سپاس فەرموو ئاساوە مەڵی بەر ئەم حکوومەتی هەرێمی کوردستان یەک حکوومەتێکە چاردنی حکوومەت نەڵێ مەڵی من کۆم ماشکۆرێکم 500 زاوەرەکردم بۆستان خۆم پێشمەرگەم خۆ ئەگەر لە سێکنیانم پێنی نەک بڵێ وەڵا پاکەن بۆ حکوومەتەکە ئەو حکوومەتی خۆمان نە لە ئێران نە لە تووشە نە لە ئیسرائیل نە لە چی وڵاتی دەوروبەرمان لە هەر هەموو حکوومەتەکان چاکترێکە بەس ئەم خەڵکی خۆمان فێر بووە کە هەرچی بگێت دەمەوە خەڵکە هەر خەڵکە لە ناڕازیە من تاکی دەمەوە خەڵکە بێ شێ ڕازێ بێت حکوومەتی ئێران ئینشاڵڵا دروست شێ بێتەوە بەجانم خەڵکی وا خۆمان وا لەو حکوومەتی هەرێمی کوردستانە ڕازی نییە ئەمریکام خاڵم دەمەوە خاڵمانی خەڵکی ژیان بە وەزیرێدا ئەو وەزیران شانی ئەوە نینەوە خەڵکە سکاتیان پێکا براکەم ئەو شە وەزیرانە گشتی ڕۆڵێم گەلەیە ڕۆڵێم ئەم کوردستانەیە بەڕاستی ئەوانش شانێت جێگا وادانراون بەس ئەم ئۆپۆزیسیۆن بەڕاستی من ڕخنەوەمەیە هەرچی بڵێوان خواخواانێ خەڵکی بوون لە حکوومەتەوان ڕخن لێ بگرن ئەمریکا خاڵم براکەم دەستخۆشی بەرنامەکە لێکەم خەڵکی خۆمان چارەسەر ناگەی لاویان مالکی ئینشاڵڵا سەرەگەوێت ئەم خەڵکی خۆمان چارەسەرەکات دەستخۆشی لە بەڵێ کاک فەرمان ئەوە پەیوەندی کای فەرمان بەرچەوەی بوو کاکە کوی بەڕێست لە چەمچەماڵ بوو بەڕێستان کە تۆوەتی ئێوە بەس پەیوەندی ئەوان وەرەگیرن کە دژی حکوومەت قساگەن کاکە کۆ یەکێک بۆ لەوانەیە کە زۆر بەجددی ینی بە شێوەیەک باسی حکوومەتی کە پێم وایە بەرپرسەکانی حکوومەتیش ناتوانن بەم شێوەیە باشان و باڵی حکوومەت بڵێن کەواتە ئەمە نیشانەی ئەوەیە کە هەموو خەڵک ئازادە لێرە چۆن سەرنجی خۆی دەرەبرێ دژ بێ یان لەگەل بێ بێگومان هەر کەسێکیش ئازادە بڵێ باوکی ئیلاف لە بادینان الو چۆنی باشی ئەم باشین بابێ ئیلاف کەرمکە عزیزی والله بجا جواستی او مرا کوسیاسیا هینکو بجا راگتن بو خلکی ضرره اما سلفه عقاری بگیره سلفه زواج بگیره چند پروژه حکومتی همه راگت ترا بجای اجازه خود همیات که هم پارلمانتر را بجای پسند کردن چون که شده چون که هر پارلمانتر که دژی پارتی و دژی یکتی بیتن به بجای رفض کرد جزبار ده سیویت کم همه سر بجاری کبن و بر وقت که بر عالمه دابشن بخور شورا که کن یکی نشد جنه بینیتن بر سلطه زواجه با 5 میلیون بله یکی نشد خانی چه کتن با 20 میلیون اجازه سیویت کم بجای پسند کم بخور داف عالمجی بله باب ایلاف سپاس بو سرنجاتجی باب ایلاف لبهدینان نزان کیش دورا بهدینان در حال گلک سپاس ریبرنپاخی دبیجه کس نزانی سامان سروشتی بو کیش گنجینه دچنو او چند دجی هر وها شیرزاد شیخانیش علی تبینی انکو دهاتی ناوت تیرا او شقانه دروز دکن و تجارت به شعبی دکن وکو خوی علی محمد ها ندنیجی علی دستخوشی ابدهات زور دیچیتا گیرفانه که وکو اوجی سرنجا خانشانده بر حال بریزان لچارچه ام برنامه وکو خودتان بینی لسر سامانی وزارت سامان سروشکان دهاتی بوچیار و وکو وزارت اداره به اگای خوی لما درباره پارلمانتاری کش لپارلمانی کردستان لفراکسیونی کردستانی بگومن او فراکسیونی که حکومت یسایرمی کردستان پیک هنا و او فراکسیونی زورینه لپارلمانی کردستان اویش تبینی هيا لسر و علی ده به دادچونی جدی لسر ام پرسا بکره بر حال تبینی و نارین جدا جدنا و برنامه بون لسر سامان سروشتی بر حال گلی سپاس بو همو تبینی جدا ین هوای حجاب گمان و برنامه وایه و همو روزان لسر پرسنگر من روزه ام ده خدمت ورگید ناصر جواداینه به همو آراسته و همی افکاران و بشوی کی گلک آزاد هيا صبحی ام به هفرب گینه و برزان هر شاد و بختور بن